دوو کارە ماڵمان ئاگر تێبەر بێ ئەوە هەمووی سوتاوە فەرموو بزانێت چیاڵێ کاکە کێشەکەمان ئەو کارەبە ئێمە پێش چەند ڕۆژێ سوتا جەماعەت کارەباینە بەیانەکەیە چەتەلیان کرد دۆنێ شەو عینە سوتا دوسێ سیارە لێرە ڕاوەستاوە تەسویریش هەیە دوسێ سیارە ڕاوەستا عینە سوتا خۆمان بەحەری خۆمان کوژانمانەوە تەوا بووین دوای جەماعەت کارەبە شەو هات کێبڵەکە لە ڕیسوە بڕیانەوە کێبڵ لە عەرزمە ئەتر نازانی کارەبا تایە تیانە ناتوانێت کەس بگەینەوە لای لە دۆنێەوە 100 تەلەفۆنمان کردووە سیانە جەماعەت قەلعایە نازانم کێ ڕەقەمیان داوە بۆ ئێمە کەس جواب نادەن ئەوەش لە پێش کامیرەکەەوە تەلەفۆنەکەم ها ئەوە جەماعەت لە بێجەکەیە ئەها فەرموو بزانێت چیاڵێ دوای چەند مهندس ڕقم مهندسیان داوە بە ئێمە تەلەفۆنەکەینەوە هەر هیچ ها ئەوە خەت مەشغوڵ نییە خۆی لەسەر مەشغوڵیان دانەوە ئەها با دووبارە بکەمەوە بۆت هەر هیچ لە دۆنێ نەمۆریدامان هەیە نەڕئیسیمان هەیە ئەوەش کێبڵەکە لە عەرزە حەزەکەی سێری بکە ئەو محاولێش هەر ڕۆنەداتەوە ئەوە یعنی هیچ لە دۆنێ چەند جار چوونە بۆ دایرە لە دایرە لێ وەڵڵەهی سیانەمان نییە و کەسمان نییە و هیچ تەلاجەم جەمیداوە لە دوێنەوە تەقی خۆمش نەخۆشی دڵم هەیە دوێنێش تێک چووم عالم هەموو ئەزانێ یاما ئەمە حاڵ نییە ئەمە دوومین کەرەوا بێ پیاوشم معاوقە کوڕشم نییە یعنی چۆن وا بێ ئێوە قبوڵ نەکەن ئەم زوڵمە بێمانەکرێ دوو کارە ماڵمان ئاگر تێبەر بێ ئەوە هەمووی سوتاوە سێسەد شەیدەم وەرە سێرکە بەخوا هەمووی کارەبایی هێنامان ئەو هەمووی ئاگری سند ئەوە کارەبایە بەس خوارەوە سەرەوەش نییە دوو عایلێ دانیشین لێرە نە کوڕی هەیە ئەمە دوو عایلەن لێرە خۆیان دانیشن کوڕی نییە پیاوەکەشی معاوەقە ئەو جارە کارەبەکە کە سوتا ماڵەکەی هەموو سوتا گڵۆبی مڵۆب هیچی نەما هیچ راتبیاش نییە فەقیرانە ئێستاش لە دۆنێ بێ کارەبان مناڵ گچکەشیان ئاڵە کوربەمانیش هەیە ئەو تەڵە ماڵە یعن ناتوانین دانیشین وەڵە گڵۆبمان هەمووی سوتاوە نییە بەڕادم سوتا بسم الله الرحمن الرحيم والله ما مجن كشيء امان مان هي لدونا ما كاربمانيه خوا قبولك ايما لصالي 2026 اسم من المان هي جن مان هي بير اختيار مان هي ما مجن 25 متر وايرك اقل 25 متر لا دولة قيمتي تشيا لدونا تو سقينا كهرباء مولشنيه چون مداره کاربالن کاکا دوره خود سیری که 25 متر وایری کرده است بیش کلو مولدش نیه والله علی اما تا کاربکا چک نکن مولدش نبی دوره چاچی که ایل دونه بی امام بگن سیانه من نیه خوا قبول کاما امام نشون کیب کن لا کاک ریبورا مثلا که بچه بروین چون من بومودی سیانه قلا علی بیانی دو بیانی تو ما وابی طلبة من هي مناضل من هي خود زان امتحانات ما مجان بيرجيل من هي اختيار من هي مناضل من هي